پارێزەرên Donald Trump dibêjin piştî eşkerekirina hûrkariyên tometbarkirina wî ew dê dest bi amadekariyên qanûnî bikin. Ragihandina Serokê Îranê ku serpoşî û hicab yasa ye çi peyamê digehîne xwepêşanderên Îranê? û kampanyekê rêkek teknolojî vedîtiye ji bo paqijkirina ava vexwarinê. دەم باش و بخێر هاتن بەرنامەیە کورد کونەکشن ji dengê Amerîka li Washington. Parêzereke Serokêberê Amerîka Donald Trump dibêje her ku lîsta tometên dijî Trump ketine destê wî ew dê pêdaçûnê pêde bike û di pêra dê pêngavên qanûnî ji bo redkirina wan tometan pavêje. Joe Tacopina gota televizyona ABC hêşta gelek zû ye bêjin ka em ê çi bikin û çi pêşniyazên ji dadgeha rabikîn. Roja sêşemê dest pêke. Karbidestên kampêna hilbijartinên Trump duhî yekşemê ragihand ku wî li bere şeva sêşemê li Florîda ragihandinan bide piştî derketina peyamê ku ew dê wê rojê li dadgeha New Yorkê were tometbarkirin bi tawana dana bertîlê ji bo bêdengkirina xanimekê wî peywendiya seksî digal kiribû. Trump dê li mala xwe li Mar-a-Lago li Florîda tê bîniyên xwe bide li ser tometên li dijî xwe piştî ku ji New Yorkê vedgera ku ew bi xwe dê li dadgehê amade be. Parêzerên Serokêberê Donald Trump rexne li tometbarkirina dîrokiya wî digirin û wêne weka tepaserkirineke siyasî didin naskirin. Li demê ku Donald Trump bûye yekem serokê Amerîkî rûbirûyî tometbarkirinan bi tawanan dibe, dengê Amerîka karvedana nêfneteweyî li ser tometbarkirina wî dişopîne û her wesaka wataya wê ji bo rastgoya sistemê siyasî û yasayî û dadweriya Amerîkî wê çi be. دۆناڵد ترامپ زۆر جار لە گرتبوونەوەکاندا بە دروشمی زیندانی بکەن لایەنگرانی هەندەدا و دەیگوت هیلەری کلنتنی نەیاری سیاسی پێویستە بخرێتە زیندانەوە بەهۆی بەکارهێنانی وەک دەڵێت سێڤەری ئیمێلی تایبەت. بەڵام ئەوە ئێستا خودی ترامپە لەلایەن دەستەی باڵای سوێندخۆرانی نیویۆرکەوە بە فەرمی تاوانبار دەکرێت لەسەر پێدانی بڕی $130,000 بە ئاکتەرێک بە چەند هەفتەیەک بەر لە هەڵبژاردننی ساڵی 2016 بۆ ئەوەی ئاکتەرەکە دەمکوت بکات. بەڵام ترامپ نکولی کردووە لەوەی هیچ کارێکی هەڵی کردبێت و پارێزەری ناوچەی مانهاتن ئالڤن براگی دیموکرات ئەوەی تۆمەتەکانی دژ بە ترامپ پێشکەش کردبوو تۆمەتبار دەکات و دەڵێت هەندەری سیاسی لە پشتەوەیە بۆ ئەوەی هەوڵەکەی ترامپ بۆ گەڕانەوەی بۆ کۆشکی سپی لە ساڵی 2024دا پوچەڵ بکاتەوە. سەبارەت بە فەرمی تاوانبارکردنی ترامپ من هیچ ناڵێم. کۆمەڵێکی بچووک لە خەڵک لە نیویۆرک گوتیان دەبێت ترامپ دادگایەکی عادیلانە بکرێت بۆ ئەو تاوانانی دەستەی سوێندخۆرانی باڵا ئەوەی کەسانی ئاسایی ئەمریکایین ڕەزامەندیان دژ بە ترامپ لەسەر تاوانەکانی دەربڕی. لە ناوچەی وێست پام بیچ لە فلۆریدا لە نزیک ئەو شوێنەی ترامپ لی دەژی داکۆچیکاران بۆ پشتیوانیکردن لە ترامپ هاتنە سەر شەقامەکان. من پێم وایە ئەوە دەبێتە جۆرێک لە پێوەەر بۆ وڵاتانی دیکە کە ببینن ئایا مەسلەی شەشی مانگی یەک کۆتایی هاتوویان هێشتا شیانی خوڵقاندنی نائارانی مەدەنی لە ئەمریکادا هەیە. سەبارەت بە تەوەرەکانی پەیوەست بە سەرۆک ترامپ و سەرۆک بایدن هەروەها گواستنەوەی دەسەڵات لە یەکێکەوە بۆ یەکێکی دیکە و هەروەها مەسلەی دۆخی ئێستای سەرۆک ترامپ. ژمارەیەک لە کۆماریە ناودارەکان دەنگی خۆیان خستە پاڵ دەنگی ترامپ بۆ سەر کۆنەکردنی بە فەرمی تاوانبارکردنی ترامپ و دەڵێن هاندەرەکەی سیاسیە. من زۆر ناومێد بووم لەوەی کە ڕابەرانی کۆماریەکان نەک هەمویان بەڵکو هەندێکیان ئەوانەی ڕەخنە لە بە فەرمی تاوانبارکردنی ترامپ دەگرن لەبەرەوەی تەنانەت ئەوانە تاوانبارکردنەکەیان هێشتا نەخوێندۆتەوە چونکە مۆرکراوە و داخراوە. هەتا ئێستا دواترین کەس کە ئەمریکا بە فەرمی تۆمەتباری کردبێت ڕیچارد نیکسنی سەرۆکی پێشوو بووە. ناوبراو بەهۆی ئەگەری لێپێچینەوە دەستی لە کار کێشایە و لە ساڵی 1974دا کۆشکی سپی بەجێهێشت. بەڵام هاوکات ژمارەیەک لە وڵاتانی دیموکراسی دیکە لێکۆڵینەوەیان لە سەرکردەکانی پێشووی خۆیان کردووە و لێپێچینەوەیان لەگەڵدا کردوون و بگرە لە زۆر حاڵەتدا سزای سەرکردەکانی پێشویان داوە و زیندانیان کردوون لەوانە لە کۆریای باشوور و ئیتالیا و فەڕەنسا. بۆ سندی سین سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا.
كي اف دوز لديجي ترامب بكريو تشما لنيويوركي وهروسا اف دستا سنخران كينا وتشكسن نهاب مرة سيروان قش وهفكار الاستوديو اماده بخير هاتي سيروان بري بينا من خاص بزانم كاتشتي نو هيا دفي دوزادات كرنا ترامب دا تشتا حري داوي وكو درابورت جهات داخل اوكو سبا انكو روجا سي شمي وترامب اوايكي فرمي هاردا دغه هلبت جبركو سروكي كي بري امريكايا دبيجن كلبچا ناي كلبچا كرن او تاني لقال ام بيجن سيكريت سيرفيس بوليس تايبت ين حكومه امريكا هر ويدك باوكي فرمي دس بروسيس بك شخو بروسيس تاني دس بيك و بدرجاهي ام دروجه بيترس بحثاي بكن لسبب اوكي فرمي دس بيك بامي چما لمانهاتن نيويوركي اف دو ساعتي فكرن وكي دجي او دز فكريا برسايكي تشماج بركو ترامب او بزنساكو وقتا جارا لغور او دبيجن شخو اف كيس قش لسرويكي كو ترامب براب وكو برتيل دابو و خانما فيلمين يعني اكتر فيلمين سكسي ستورمي دانييلز كو بري هالبجارتين 2016 بو كو ناخذ لسر او بيونديات جنسيت نافرا وانده او بيونديان براداينه بريا باريزيركي ترامب يويتشا غي مايكل كوهن نيويورك كاتبو داين ووكو مصرف كامبانيا ترامب نيويورك كوبنغا ويل نيويورك جبر السيرفي اساسي دوزغري غشتي نيويورك اف دوز فكيريا لويدكي كو اف نتني غريداي هالبجارتنا لي غريداي سختكرنا كار يعني سختكرنا بزنس جبرلو غش نيويورك هادي دبيجن جماره كاتاوان نجل دجيوي لي دوي تشارجو فيدا لي من خاص سيروان تشغل كي غرينجل امريكا تشي دبا اوجي دستيا سن خوران قالك جي دي جي لي امريكا اف سيستما دست نشان كرنا دستيا سن خوران از خازم مشمار بلجيكا تشاي بكورتي بريوي ازبيج استخوازم بيجم اف توان ديجي ترامب حطان ها كاس نظانه صديق صد شنه او دوز افن لسبا بلكي سبا جي ديار نبل جبركو حيان ها قش قرطيه وجما في دوز غري قشتي او كويكي بهله دستايسون خواران لامريكا فاي بشكش قانونا فدراليه امريكا تجاركو دوزك ورا فكرين لديجي تشي ولاتيك امريكيان كسكي كل امريكا دجي دستايك فدراليتي هالبجارتنج 16 بو 23 كسان داكو جهداريا شاهدان وديدوانان وكسي دوزغري قشتي بكن هجر بلغات هراوي كن دليل هراوي كيدكن كو دوزك توانباري اللي دجي كسكي فكن ادي اوايا او دستا نبرياري دتن افات خالك جرينج داخل تاني بيشنيار دكن وردات جهكرن لي ت دسلاطه وانتني كو خلكي بسوج يان سوجدار بكن لي او ما قلت يجي او بيجن بونمونا اف كيسا هجاي هنديه كو دادور بخدادگهی و لیکورین دیگر وی کسی ورکرین تشتی میزانی کو دوی دوزیدا 12 جوان دستیاسون خوران او راسته واوجد 12 هجماره هري كيمه 16 حتى 23 كسان هجماره هري كيمه دفيغو اريبكن جبوكو او دوز باواكي فرمي ور فكرن او كس باواكي فرمي ببين صباحي وشعب سيروان سباس بيتر سيه كسان مرنا بشتكو دزگها نشتیمانیها امریکا یا کشو هوایی پشتراس کریکو بيتري سيه باهوزن بهز قومنا لامريكا كشو هواي دجوال جروش آوا بر باشور و باكور روش هلال جي لامريكا هشتهر بردوامه کشو هوای تندو باهوزن کجرد چندین روژن بوری دا بسر نحویلاتن امریکا دا گرفته بو خدمتا کشو هوا نشتیمانی دبیجید باهوزا EFC بو گوبای به 1165 میل دمجمه گدا لویلات ارکنسارو دای و زیانن مازن گهاندین باجارو که وین گوبوی اگر مرنا 4 کسان دانی و سوزن جانستن رزگار بون خود حمام خو و پاراست بون تدکاری دنگ ببهیزی چاو برمایی لمال دکتن استرسیام دار بکوه سرما لتنسی نیل یاکوبو 65 سالان دخانی خوب جیایه دیسان خود حمام خوب پاراست بو که جاوه دبیجید اگر اول سر جهن خو ما با چید بیت رزگار نبابا مالا من همه رابو من هسکر کوه مال پارچه پارچه ببه لباجر سالبن اندیانا پتر مال و بازرگانی ویران بون شاردار ویر دبیجید کوه هرمه کاشار لحاتیه با آخافتنا لگل خلکی و چونا نافتاغان دی بچاوی خو ببینی که چقاس ویرانی لور چه بویه
لوکنسن و جوسک دیگل 205 کسین دیبون گل شانوه که و بون بودیتنا کنسرت که لباجر بلفدی الینوی کنیزی که دمجمه رگه جروش آوای شیکاگویا دماغوش بر بهوز اینیه بانوه کم بو. هما چرکه که رش بو تقینک مزن بو و تنه بهنا توزه دهاتو هر تشت لهوای بو. او لگل دهان کسین دی بازدان دا کوهاری خلک آسماین بگن. تنه کومک دارانه و میخ بیوانه. جبر ویکی که هونی چی بکن دماهون ببیسن مروف دبنده گازی دکن. فردریک فورست یه 5 سالی هات کشتن. لدلاور پولیسان پش راست کرد که کسی هیلوی رژی جیانا خوش دست دایه. جبو راپورتا دریک دنیس هاتین مای دنگ امریکا. چاوی واشنگتن برنامه‌یەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن. لە دوانی کە ڕاستەوخۆدارە سەر تەلەڤیزیۆنی دەوڵەتی ئێران سەرۆککۆماری ئێران دەڵێتن کە حیجاب یاسایە. دوای ئەوەی گرتەیەکی ڤیددیۆی نیشاندا پیاوێک ماست فڕێداتا سەری دوو ژنی ئێرانی کە سەرپۆشیان دانە نابوو لە شارێکی نزیک مەشهەد کە دواتریش بەهۆی پیشاندانی قژیانەوە ئەو دوو خانمە دەست بەسەرکران. ژمارەیەکی زۆر لە ژنان لە ئێران دژی بەرپرسانی وڵاتەکە سەرپۆشەکانیان لابردووە دوای خۆپشاندانە سەرتاسەرێکەی ناو ئێران کە بەهۆی مەرگی ژینە ئەمینی تەمەن 22 ساڵەوە سەریان هەڵدا. بەڵام پرسی باڵاپۆشین وڵاتەکەی وروژاند دوای بڵاوبوونەوەی گرتە ڤیددیۆیەک کە تیایدا پیاوێک لە دوکانێکی شارۆچکەیەکی نزیک شاری مەشهەدی باکووری ڕۆژهەڵاتی ئێران ماز دەکات بەسەری دوو ژندا کە حیجابیان نەکردووە. بە دوایدا سەرۆککۆماری ئێران ئیبراهیم ڕئیسی جەختی لەسەر پەیڕەویکردنی سەرپۆشینی ژنان کردەوە. پیدا شدن و گفتن که ما ئەگەر کەسانێک هەبن بڵێن هەمان ئەو باوەڕی ئێمان نییە ئەوە ئەمە پرسێکە بۆ ناوەندی زانستی و ڕۆشنبیرەکان و هەروەها قوتابخانەکان بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە و قەناعەتیان پێ بکەن. ئەمە شتێکە ئێمە جەختی لەسەر دەکەینەوە. ڕئیسی وتی حیجاب یاسایە لە ئێران. ئەمریز کە هەموارێ بەڵام گرنگەوەیە کە ئەمڕۆ ئێمە فەرمانی یاساییمان هەیە ئەوە مەرجێکی یاساییە وا دەکات کە دەبێت هەمووان یاساکە جێبەجێ بکەن. دەسەڵاتدارانی دادوەری فەرمانی دەستگیرکردنیان بۆ ئەو پیاوە دەرکرد کە ماز دەکات بەسەری دوژنەکەدا کە بە هەمان شێوە فەرمانی دەستگیرکردنیان بۆ دەرچوو بەهۆی پێشێلکردنی یاساکانی باڵاپۆشینەوە. لەگەڵ ئەوەی ژنان لە ئێران مەترسی دەستگیرکردنیان لەسرە بەهۆی سەرپێچیکردن لە یاسای جلوبەرگەوە هێشتا بە شێوەیەکی بەرفراوان لە مۆڵ و چێشتخانە و دوکان و شەقامەکانی سەرتاسەری وڵاتەکەدا ئەو یاسایە پێشێل دەکەن. ڤیددیۆکانی بەڕەنگاربوونەوەی ژنان کە سەرپۆشیان لەسەر نییە ڕخنەی زۆری لێگیراوە. ئەکتەری ناوداری ئەمریکی نازەنین بنیادی لە کاتی قسەکانیدا لە پراوێزی لووتکەیسی لەسەر پەنجای فۆربس لە ئەبوزەبی لە مانی سێدا داوای لە جیهان کرد پشتگیری لە ناڕەزایەتەکانی ئێرانی زێدی خۆی بکات کە داوای مافی ژنان و گۆڕانکاری سیاسی دەکەن و تیستەمکاران دەترسن لە ژنی ئازاد و چالاکی سیاسی. ئەو سیستەمانی ژنان دەچەوسێنەوە و مرۆڤایەتی لە ژنان زەوت دەکەن داڕێژراون لەسەر بنەمای بەهێزکردن و هێشتنەوەی ئەو سیستەمە ستەمکارانەی دەسەڵات لە شوێنی خۆیان. بۆیە دەبێت بە شێوەیەکی یاسایی ئەمە وەک فەرق و جیاوازی جێندەری بناسێنن بۆ ئەوەی بتوانین بەسەریاندا زاڵ بین. بەپێی یاسای شەریعەی کۆماری ئیسلامی ئێران کە دوای شۆڕشەکەی ساڵی 1970دا سەپێنرا ژنان ناچار دەکرێن باڵا پۆش بن ئەوانەی ئەو یاسایش پێشێل دەکەن ڕوبەڕووی دەستگیرکردن و یاخۆ غڕامەکردن دەبنەوە. شایان پاشا دەنی ئەمریکا واشنگتن. ئیبراهیم ڕئیسی سەرۆکۆماری ئێران دووپاتی کردووە کە دەبێت ژنانی ئێران وەک پێویستیەکی ئاینی حیجاب لەبەر بکەن. ئاژانسی هەواڵی فەرانس پرێس ئاماژەی بە گوتەکانی ڕئیسیدا کە دەڵێتن حیجاب بابەتێکی یاساییە و پابەندبوون پێی ئەرکە. لە دوانەکانی ڕئیسی سەرکردە تونڕێوەکانی ئێرانیش داوا لە دەسەڵاتی دادوەری بکەن کە ڕێوشوێنێک بخاتە بەر بۆ ئەوەی دەستبەجێ ڕێگری لە سەرپێشکردنی یاسا و ڕێساکانی ئاینی ئێران بهێنن.
ئەمە چ پەیامێکە بۆ خەڵکی ئێران کە زیاتر لە 6 مانگ خۆپیشاندان دەکەن دژی ئەم یاسایانە بۆ لێکدانەوە و شیکردنەوەی ئەم بابەتە کۆت کۆنەکشن میوانداری خانم ئەڤین مستەفا زادە دەکاتن چالاکوانی مافی مرۆڤ و مافی ژنان. ئەڤین خان سوپاس بۆ بەشداری جەنابەت و بۆ کاتی جەنابەت چاوەڕێی وەڵامی جەنابەتم. سڵاتان لێبێت تۆم کاتە ئێوە بینەرانیش باش دیارە ئێمە دەبێەوە لە بەرچاو بگرین کە لە سیستمی کۆماری ئیسلامیدا بنەماکەی و ماهیەتەکەی لەسەر ئیدیۆلۆژیەکی مەزهەبیدا ڕێژراوە. کاتێک کە دەڵێن ئیدیۆلۆژی مەزهەبی واتە پێویستی بە نەزمێکی کۆمەڵایەتی سیاسی هەیە بۆی کە حکوومەتەکەی درێژە پێ بدا. بۆیە دەبینین لەو حکوومەتەدا هەڵاواردنی ڕەگەزی و تەنانەت هەڵاوردن بەرامبەر بە کەمینەکان کەمینە ئاینیەکان کەمینە نەتەوەیەکان و هەر ئەوی ترێک کە حکوومەت خۆی ناوی دەبا هەیەتی و بۆ ئەمەش بنەمای شەرعی دەگەڕێنێتەوە یعنی دەڵا حکوومەتی من لەسەر بنەمایەکی شەرعیدا ڕێژراوە و توجیهی شەرعی بۆ دەکات و لە سیاسەتیشدا ئەمانە بەکاردێنی ئەمە لە سەرەتای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی بینیمان کە بەو بنەما شەرعیانە حکمی خۆی و حکوومەتی خۆی و ماهیەتەکەی ینی بردە پێشەوە لە ئێستاشدا دەبینین. بۆیە مۆزوعی ژن هەمیشە بۆی پرسێکی گرنگ بۆ چونکە ژنان زۆر باش لە سەرەتای ئینقلابەوە هاتنە شەقامەکان هاتنە مەیدان بۆ وای کرد کە بە کۆنتترۆلی ژن و کۆنتترۆلی بەدەنی ژن تەواوی جامعە کۆنتترۆلکە بۆ ئەمەش ئامرازێکی بەکارهێنا کە دەبینین لە حیجابی زۆرە ملێ وەکو هەم ئامراز ئیسفادە دەکا وەکو هەم هێمایەک بۆ حکوومەتەکەی خۆی کە حکوومەتەکەی مەزهەبێت ئامرازێک کە سەرکوتی پێ بکە. ئەڤین خان ئەم پێشاتە دوێنێ دەرچووە ڕاگەاندنەکانی ڕئیسیش دوێنێ بوون دوای ئەو ڤیددیۆی کە دەرچوە بینیمان ڤیددیۆکە کە پیاوێک ماست بەسەسەری دووژن ئەکاتن. ئەمە ئەبێ بەهۆی پاشکەس بوون یان پاشەوە چوون لە داواکاریەکان بۆ گۆڕانکاری بەتایبەتیش ڕەتکردنی حیجاب کە چەند مانگێکە لە ئێرانە خۆپیشاندان دژی ئەو یاسایانە دەکرێن. دیارە بربەرەکانی لەگەڵ ئەو حیجابە زۆرە ملەیە هەر بۆ ئەم ماوەیە ناگەڕێتەوە یا بۆ ئەم چەند ڕۆژە بەڵکو قۆناغایەکی جۆر بە جۆری لە ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ئەم قانونە دژە ژنەی کۆماری ئیسلامی ژنان ڕوبەڕووبوونەتەوە لەگەڵی لە هەموو ئێرانداوە بە شکل و بە شێوازی جۆرا و جۆرەوە و ئێمە دەبینین کە هەر خودی ژینا ئەمینی بەهۆی ئەوەی کە حیجابە زۆرە ملەکەی بە چاوی کۆماری ئیسلامی ینی حیجابێکی پەسەندکراو نەبوو بە زەربەی باتوملێیان داوە قەتڵێکی حکوومەتی ڕوویدا کە ئێمە بینیمان هەموو ژنانی ئێرانی واردی قۆناغێک کرد لە شۆڕش ئەوەی کە بێنە مەیدانەکان و بە شێوەیەکی جەمعی و بە شێوەیەکی گشتی بزانن کە چەندە هێزیان هەیە و چەندە دەتوانن ئەو حکوومەتە و قانونەکە دژەژنەکانی تووشی کێشە بکەن و ئەمە لە دوای ئەم شۆڕشەش کە زیاتر لە 6 مانگە هەیە تا ئێستاش بە شکل و شێوازی جۆرا و جۆر بەردەوامی هەیە و ژنان لە هەموو نافەرمانیەکی مەدەنی کەڵک وەردەگرنەوەی کە ئەم بەدەنە ناتوانێت کۆنتترۆل بکرێت ئەم بوونە ناتوانێت کۆنتترۆل بکرێت بۆیە حکوومەت دەگەڕێنەوە دوایە بە هەموو ئامرازەکەت بەڵام حکوومەتیش لە ئێستادا لەمە یعنی واردی شەڕێک بۆ لەگەڵ ژنان ئەڤین خان بەرامبەر بەوەش سەرکردەتوڕەکانی ئێران داوا لە دەسەڵاتی دادوەری دەکەن کە ڕێوشوێنێک بەخاتە بەر بۆ ڕێگری لە سەرپێچیکردنی ئەم یاسایە چاوەڕوانی هەنگاوی تونتر دەکرێت بۆ سنووردارکردنی ئازادیەکان لە ئێران؟ بەڵێ لە دوای ئەم شۆڕشە دەتوانین بڵین کۆماری ئیسلامی بە شێوەیەکی ینی داڕێژرا و سیستمە سەرکوبەکەی خۆی دەباتە پێشێ. ئێمە دەزانین کۆماری ئیسلامی هەمیشە چەند باسکی سەرکوتی هەیە کە یەکێک لەوانە ئەوەی کە بە ئاتەش بە ئیختیار ناویان دەبەنێنی ئەوەی کە یا هێزە توندڕەوەکان یا شیعە توندڕەوەکان لەسەرەوە یا لە هەموو ئەم بەشی خوارەوەی کە و مەلگا کە کەسانێکی دیاری کردووە کە خۆیان بێ ئەوەی کە بەڵگەیەکی قانونیان پێبی واردی مەیدان بن و ژنان سوکاتی پێ بکەن مافیان بەسەردا بکەن ئەسیدیان بەسەردا بکەن ئاوی گەرمیان بەسەردا بکەن بۆیە هەموو ئەمە لە سیستمی کۆماری ئیسلامیدا داڕێژراوە و لە دوایەوەی کە سیستمی کۆماری ئیسلامی ئەزانێت لە مێشکی خەڵکدا ڕووخاوە ژیانی ئەو خەڵکە شادیەکانی ئەو خەڵکە ئەو شێوازەی کە خەڵک بیر لە ژیان و لە ئایندەی خۆی داکاتەوە لە هی حکوومەت ناچێ بۆیە لەوە ترسی لێنیشتەوە بۆیە دەبی بەڵێ من چاوەڕوانیەوەی دەکەم کە بە تونترین شێوە هەڵسوکەوت دەکاوە وەکو ئەو ماوەیەش کە زۆربەی قانونەکان و ئاینامەکان و
سیستمەکانی ینی بە جۆرێک وادار کردو کە ئەمە ئەنجام بدەن و ئەمە دەبینینەوە ڕۆتێکە ڕۆ تەنانەت ڕۆژانە گۆڕانی بەسەردادێت لەو شێوە توندێک کە بەرامبەر بە ژنانیان گرتوۆتە بەر. ئاوین خانم ڕاگەاندنەکان وەڵامی گرتێکی ڤیددیو بوو چەند جارێکمان بینی تێدا پیاوێک وەکو بینیمان لە دوکانێکدا ماز بە سەرسەری دووژن فرێدەداتن. ئەمە نیشانەیەکە کە خەڵکێک لە خۆیەوە خۆبەخشانە دێن یاساکانی جلوبەرگ دەسەپێنن ئەمە چەندێک خەتەرە لەسەر کۆمەڵگای ئێران. دیارە ئەمانە کەسانی خۆبەخش نین ئێمە ناتوانین بەم شێوەیە ناویان بەرین بەڵکو ئەمانە کەسانێکن کە لە ناو سیستم و فکری جمهوری ئیسلامیدا قاڵ بوونەتەوە. دروستە بە ئاتەش بە اختیار نێوان هەیە بەڵام ئەمانە هێزێک وە قودرەتێکی زۆریان پێدراوە لەوەی کە لە هەر شۆنێک بینیان کاتێک کە ژنێک بەپێی ئەم فکرەی کۆماری ئیسلامی ناجوڵێتەوە وارد بنجا ماستی بەسەردا بکەن ئەسیدی بەسەردا بکەن ئاوی گەرمی بەسەردا بکەن یا تەنانەت لێیان بدەن سوکایەتیان پێ بکەن لە هەموو ئەمانە دەستیان ئاوەڵەیە و هیچ کات سیستم لێپێچینەوەی یاساییان لێ ناکە چونکە دەستی ئاوەڵە کردو چونکە هەمشیەی ئەمیان بۆی هەیە بۆیە ئەمانە دەبی بڵین بەشێک لە سیستمن و سیستم لەوانە ئیستفادە دەکا بۆەوەی کە لە ناو کۆمەلگادا ترسێکی زۆرینە بڵاو بکاتەوە کە لە هەموو شۆنێک نەفەری هەیە تەنە هەر لە دادگاکان نیە هەر ئەو هێزانەیە کە جلوبەرگی لە بەردایە بەڵکو هێزێکی زۆریش ڕژاوەتە ناو کۆمەڵگا کە هەمووی سەر بە فکری جمهوری ئیسلامی و هەمووی ئەو بەرنامە پیادە دەکاوە لە ئەنجامدا دەهێوێ ئەم کۆنتترۆلی بەدەنی ژنە و لە دوایشدا کۆنتترۆلی کۆمەلگا بەدەستەوە بگرێت کە بەڵێ من ئەو شتا کۆنتترۆل دەکەم و ناڵم بەرەو پێشەوە بچێ بەڵام ئەمە سەرکەوتو نابێت چونکە ژنان بەرەنگاری ژنان ئێمە دەبینین چەندە ینی هەر کاتێک شتێکی واڕوو دەدا چەندە ئەوەی کە ژنان هەڵوێستیان تونتر دەبێ و جددیتر دەبێ دەیبینین ئەمە لە ناو کۆمەلگادا. ئەڤین مستەفا زەدە چالاکوانی مافی مرۆڤ و مافەکانی ژن زۆر زۆر سوپاسی بەشداری جەناب دەکەین. باز بۆیەوەش. برنامه هفترنگ برنامه کنری یا بشی کردی لدنگی امریکایی از لقمان احمد هر دو هفتی جارکی و بمگرکی ناو اختی چاندو نرارنگی بمرنه. ده هەڵبژاردنên داهاتیدا لە چاردەی مەها گوڵانê lê Tirkiyê jin dikarin çi rol bileyzin ji bo bersiva vê pirsê Kurtkonekşin mêvandariya xanim Ayşe Açar Başaran parêzer û siyasetmedara Partiya Demokrata Gelan HDP niha ew parlamentara bajarê Batmanê ye û berdevka Meclisa Jinan a HDP-ya. سپاس عایشە خانم بۆ بەشداری و وەختی وە جنابی وە هون چاوە ڕۆلەی خوا دڤان هەڵبژارتناندا دەبینن. ئەش سپاس بکەم دەم باش hûn bêzanin em ber bi hilbijartinek bi dîrokî ve diçin li Tirkiye ji ber ku ev demek dirêje AKP li Tirkiye desthilatdar e deman de ku li ser kar bû desthilatdariya xwe berdewam dikir bi rastî jî ne tenê ji alî jinan ji alî tivakê jî destkeftî û mafê mirovayî tem hatine bilpêkirin ev demek dirêje ji dema ku mehbê re tifaqa xwe ava kirî heya îro bi rastî jî li Tirkiye jiyana civakê gelemperî teng bûye her ro erî hindik jinek li Tirkiye tê qetil kirin. دەستکەوتێ ژینە تەف هاتن تێن نیقاشکردن شتە وەک پەیمانە هەر پەیمانە ئیستانبوڵ بێزانن دەڕەوشە قۆڕۆنا دەبوو ژن هەری زێدە بە توندی و ئێریشە ڕووپڕوودمان وەک نیقاشک هاتە بەکردن و سەر و کۆمار ئەردۆغان یەک شەبێدە و ئەزێژ پەیمانە ئیستانبوڵ بەکشیانە یعنی ئونێ من دخواست عایشە خان بپرسم یعنی ئەف مەسەلا ڤەگەڕاندنا تورکیەش بۆ ناف پەیمانە ئەستانبوڵیا تایبەت بە مافی ژنان یعنی ئونێ کامپێنا خۆیان هەڵبژارتنە لەسەر وێ دەینن یان وێ بکەن بابەتێک ژێ کامپێنا خۆیان هەڵبژارتنان مدو برنامه کو کمپانی خود جوکی پار بکرن زنش بر کو همبری پارتیا مدو ساعتی بکرن امیر سر پارتیا کس او چپ یعنی ترکیه یه سول امیر دیگه من بجاتنه مدو برنامه خود بر رای گشتیله پار بکرد ور دیجی یک مجارک سرکه بگراندن پیمان استانبولی و همان دمیده زاگون گو ایرو ترکیه هات مور کردن لپیش روزی بهتر به باندور ورن دکبن مریه یک
خالا گرینگ ابو عادی جی نتنه پیمان استانبول براستیج دسکتی جنا بکلم پری هاتن بن پیکرن و دیسا ما فيش نات تنكرن ایرو لترکیشن وقت معقول و نمعقول هفتين جدا کرن وجن دسینور معلبات دخواستن دستاتار دسینور معلبات دمینن نخودی مافن و آزادی خود دخواست نکن جبر به ایریش رو برد مینن دیگه هزار حواله ما جبر کو آزادی خود دخواست کرن نه دنام چاری وار در هینا هات نکردن جن دما کو جبو آزادی خود جبو پشرا جو خود دخواست کرن کو در کبن کولانا قادا به همبری تندیا میر دولت دمینن و هر رو دنام جواب کدیجی به همبری تندیا رو برد مینن ایرو جبر کو سیاست شر و سیاست نراستی مشاندن جواب خزانی که مازن رویه اما باندورا هر زیاده خزانی سرجده بگده عایشه خانم ام دبیجن کمپین هالبجاتنا دست بکری و دبیجن کمپانی هالبجاتنا دست بکری به هر حال مدخواست از بزنم و خانمان و هدفی بگشتی همان دلی ویا پارتولارین دین سیاسی ها یعنی آستانگ لپیش خباتواتین دانین یا بیل من دست به خباتا کری اما ابدم کریش ام به آستانگی رو برود مینن ندوش بقول ترکی ایرو ام نکارم به دموکراسی هیه آنش ام نکارم به ترکی وقت دولت زاگونا ما كزاگونا قبول دك حقوقنا ماي إيرو حقوق تركي بن بهندورا أكبر ديه نقولي واحد وزن متفدقين يا زحمتي وأستنجد بيش رجع دبوكو بيش ما ورد فسنا ما أم تجربة ما ديروكي هن إيرو خواستن ما بيرة بهلم بي alternative بهلن أم فاردي كسوتشب ديك بن البجاتنا وده همان ده ميد ده البجاتنا ده شيء بت هري جوش و باوريا خا أم بي كامباني بيش بخن أم ميسا جنا هدف بيجي وقت ميسا جنا آكس كتشبجي باخبطة بيش روجي ده زيادة درجة ما بيش بخن ما دخاس بحث بسيارة برنامج بكن يعني مزان هدفي قالكي جرينجي دا خانمان واناجي قالكي بيش دي خن تبيجي وبرنامجك رخصتي هبا جبو هايدار كرنا جنان هطاكو دنجي خوابدن نامزادين وبتر خانمان ببن ناف برلمان تركيا إداهاتي هالبد راستش خو ام وقت فکریت ما ام نامزد صدیق بینجی بجید کن و نتنشت جیگو نین هل بجاتن جیگو ورن هل بجاتن جی ام به فکری خودها جی ام دبی صدیق بینجی ما بید بینن یعنی تهمان دم داری که دما بهری ده ما صدیق 38 جن پارلمانتوی ده تمثیلی هاتون هل بجاتن ما تبیده میده ام بکن گوش صدیق بینجی جن وقت هدف البرلمان ده بتجيب بكرن لباجارة دورة يكمن بقلق باجارة أم بدين جنا ونتني الصديق بنجيشن أم إجبارية جدا قادة جدا بكون كوجين ورن هل بجاتون ودنجا قاد البرلمان ده يجيب بلند بتجبر أم البرلمان ده نعم دبي البرلمان تاني قادة تكوشينية راست أم قادة ده الكورونا ده جت تكوشين جد هرتون تكوشين أما تكوشين وتكلي أخوات البرلمان دويدا دبي روشة ده جي خوب بينه عایشه خانم دخواست جبلی مثلا خانمان و هالبجاتنا رولیوان ناوارو کی بابت ما دخواست بسیاری کدی بکن کو تمام بسیاری جه هم هر کس کی دیکن کو اندامی هذا بي بیان جی پشتوانی وان با و بریاره خدایا هونی دنگی بدن کیج چهار نامزدین سروکاتی یاننا دبيت دميدا مشوار سكناقوا برايق اشترى بار بكرب ما قلت ما نمزت ترناخل بشروج دشي أما سر نافجي نقاشوا برايق اشترى بار بكرج بركو أف مجار دماغو سرقة مجتيجي أنا مسر زمان شوي بندخلنا نامزت ماستندا رول خوي ديروكي ليست بشروج دشي بنافجي وبرايق اشترى أما بار بكن خانم عایشه آچار باشاران پاریزر و بردف که مجلس جنان آپارتیا دموکراتا گلان هدپی پارلمانتارا نهایا باتمانی به مربو راسته خوام گل که سپاس یادت کن امجی سپاس نه میبید کن گو پشتی چارده گرانش بوشنا ولات گوت بهتر به
رحتيت كاربن بجين أم بحب رابابكن أسباسكن بهر حالي أمجي قال كيف خوشن كواجي ديسان دعوات بكنو ديسان باوريا وورجرن السر باش رجع تركيا بس دوای ئەوەی لە ناوەڕاستی مانگی ڕابردوو سەرۆک وەزیرانی عێراق لە یادی 35 ساڵەی کیمیابارانی هەڵەبجەدا هەڵەبجەی وەک پارێزگایەکی عێراق ناساند و پرۆژەی پێکهێنانی پارێزگای هەڵەبجە ئاراستەی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی کرد. ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش خوێندنەوەی پرۆژە یاسایەکی خستە بەرنامەی کارەوە. هاوڵاتیان چاویان لەوەیە کە هەڵەبجە بکرێتە پارێزگایەکی کردداری و بودجەیەک بۆ ئاوادانکردنەوە و بنیاتنانەوەی دابین بکرێت. پامێری دەنگی ئەمریکا فەرحان هەورامانی ئەم راپۆرتە لەوێ ناردووە. پەرلەمانی عێراق دوای ئاراستەکردنی پرۆژەی پێگەێنانی پارێزگای هەڵەبجە لەلایەن ئەنجومەنی وەزیرانی عێراقەوە خوێنەوە بۆ پرۆژە یاساکە دەکات کە لە ساڵی 2014 حکوومەتی هەرێمی کوردستان ئاراستەی ئەنجومەنی وەزیرانی عێراقی کردووە. ئەندامێکی پەرلەمانی عێراق دەڵێ پەسەندکردنی پرۆژەکە لە بەرژەوەندی پارێزگای هەڵەبجەدایە و بودجەیەکی تایبەت بۆ پەرەپێدانی پارێزگاکە بە دوای خۆی دادەهێنێت. هەم بودجەیەکی تایبەتی بۆ دیاری ئەکرێت هەمووکو پارێزگایەکی تازە ئەبێت تعاملی لەگەڵا بکرێت کە خۆتان نەزان ئەم پارێزگایە هەر بەڕاستی بوونی تەحتی وێران بووە کەنجەن جاریش کتابمان کردووە پێش بە پارێزگابوونی هەڵەبجە لەو کاتەیە کە هەڵەبجە لە لای حکوومەتی عێراقی قەزا بووە داوای ئەومان کردووە کە بودجەیەکی تایبەت بۆ هەڵەبجە و سەیسایق و پێنجوێن دابین بکرێت. لەگەڵ ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵی 2013ەوە هەڵەبجەی لە قەزاوە کردووەتە پارێزگا بەڵام بەشێک لە خەڵکی شارەکە پێیان وایە تەنها تابلۆی قەزاکەیان کراوەتە پارێزگا ئەوان دەیانەوێت ئەو دۆخە داخراویەی شارەکەیانی گرتووەتەوە بکرێتەوە. پێ ئەوەی کە وەکو تا ئێستا لە کوردستان باڵک کراوە بەڵام لە عێراقا بە ڕەسمی نەنووسێنراوە ئەگەر بکرێت و بێتە پارێزگا داواکانی کە بودجەیەکی تایبەت دابین کرێ بۆم شارە خزمەتگوزاریی سانا و سادە و ساکاری بۆ کراوە ئەوە نییە بڵێیت ینی سیمایەکی محافظی پێوەیە بەڵام ئێمە تەمە ناکەین لە دوای بە پارێزگابوونی هەڵەبجە ئەو ڕۆقە ئەو خزمەتگوزاریانە کە پێویستە بۆ پارێزگایەکی شایستە ینی تۆ بیتت لە مەدخەلی پارێزگایەک و داغڵی ئەو پارێزگایە سیمای بە پارێزگابوونی پێوە دیار بێ. هەموو دانیشتوانی ئێرە ئێمە داوامان ئەوەیە کە وەکو پارێزگاکانی تری عێراق حکوومەتی عێراقی ئەو بوجە پارەیە کە دائنێ بۆ پارێزگاکانی تر دابنێ بۆ پارێزگای هەڵەبجەش. کۆمەڵی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە پێشوازی لەم هەنگاوەی حکوومەتی عێراق دەکەن و دەڵێن هیوا دەخوازین هەنگاوەکان کردداری بن. هەوڵی ئەمانە نادیدە ناگرین و زۆر سوپاسیانەکەین بەڵام ئێمە پێمان وایە تەنها گۆڕینی ناو کافی نییە بۆ ئەم شارە. ئەم شارە لە قەزاوە بکرێتە پارێزگا ئەبێ بە فعلیش لە قەزاوە بکرێتە پارێزگا. بەپێی پرۆژە یاساکەی حکوومەتی هەرێمی کوردستان کە لە ساڵی 2014دا ئاڕاستی عێراق کرابوو سنووری پارێزگای هەڵەبجە لە 4 قەزا و 7 ناحیە پێگات بوو بەڵام بەپێی مادەی دووەمی ئەو پرۆژە یاسایی کە بۆ پێگەێنانی ئیدارەی پارێزگای هەڵەبجە ئێستا ئامادەکراوە حکوومەتی هەرێم دەتوانێت سنووری پارێزگاکە دیاری بکات. لە ساڵی 2021ەوە حکوومەتی هەرێم سنووری پارێزگای هەڵەبجەی بە قەزای هەڵەبجە و 4 ناحیەکەی خۆی دیاری کردووە. ژمارەی دانیشتوانەکەشی ئێستا نزیکەی 120,000 کەسە. فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا هەڵەبجە. بەهای نەفتێ لە سرانسەری جیهانی بلند بوو پشتی عەرەبستانە سعودی و هەنێک ji ئەندامین دیên OPEC Plus ji nişkê kêmkirina derhênana nefta xwe ev sal ragihandîn. Amerîka her zû karvedan nîşan daye û ew pêngav bi pêngaveka bê şêwir û bê amojgarî binav kir û got jî cîhanê pêwîstî bi nizmkirina behayê neftê heye ji bo pêşgirîkirina geşekkirina aborî. OPEC Plus dest bi kêmkirina 2 milyon bermîlên neftê kiriye lê pêşbînî nahê kirin ku ew berdewam be. Rusya jî gotiya ew dê ji nîv milyon ew jî dê nîv milyon bermîlên nefta xwe ev sala kêm bike. Lêgdana hejmaran li gora Reuters têkraya kêmtirkirina berhemînana neftê dê bigehta 3.7 milyon bermîlên neftê her rojekê. Ev jî 4 ji sedê ye ji daxwaza cîhanê li ser neftê. Li van heman Sûriya vedgirta nav civaka Ereban Serok Beşar el-Esed seredana welatên Erebî kiriye çend welatan par û ev sal jî niha jî
فیصل مقداد وەزیری دەربێ سووریش سەردانا مصری کردە پشتی سەردانا چەند وڵاتین دی ئەف هەوڵ چەندی جددینە و دێ چەندی ئالیکاریە بەگەڕاندنا شامێ ji بۆ ناو جڤاکە نێف نەتەوەی بکە سیروان قەچ و هەفکار من دیسان لەگەڵ مە سیروان جارکەی سپاس بووە توێژی چەندی جددیە چەند ئەف پێنگاوەکە بەرەفندێک و سووریا بەگەڕتە ناو جڤاکە نێفنەتەوەی بەێ دەخیل جددیەش بەرگ و بەشێکش دەستپێشخەریا بەرفرەتریە عەربیە و ئیمارات و چەند وڵاتێن دن وەکو بەحرێن و عمان دەستپێکردبوونش خۆ ساڵات چوو دەستپێکرد وەختا ئەسەد پشتی 10 ساڵات بۆ جارێکی سەردانا وڵاتێکی کەنداوێکرد ئەو وڵاتێک و ئەو بایکۆت کردن پەیوەندی خۆنی دیپلۆماسی ji ber شەڕی ناخۆیی سووریە 10,000 و دەستپێکە 2011 دەقوت کردبوون ئەفجارە پێشیە بەری چەند هەفتەیان ئەسەد سەردانا عمان کرد بەری چەند ڕۆژ یان هەفتەیەکە ده هەفتیا سەردانا رووسیا کرد ئەوە گشت بەشێکی ژوێ دەستپێشخەریا عەربی کۆ دخوازن سووریە دیس ڤەگەرین وەک دەبێژن هەمبێز عەربی و پەیوەندیان خۆی دیپلۆماسی بسووریە ڤەگەرین حتى السعودية وڵاتی هەری مەزنە و زلهێزا عەربیە مەزنە پەیوەندیان ڕاگەهان کۆی پەیوەندیە خۆی دیپلۆماسی دووارێ سەر ئاستا قونسڵی بسووریە ڤەگەرینە ئەو دەبێژن نەگەهشتی ئاستا کۆ پەیوەندیان دیپلۆماسی سەر ئاستا سیاسی بە تەمامی ژنوڤە ڤەگەرینن لێ دەخیل ئەڤایە گرینگە عربان بریار ستەندیک و ئێدی سووریە جارەکەدن ڤەگەرن ناو سووریا وڵاتە کوێرانبووی شەڕیە چەندی ئەو ئامادەش بوو وان پەیوەندیاش بوو وێ پێنگاو بەرەف ڤەکردنا بەرەف عەرەبان وڵاتین عەربی بەرەف جیهانی پەیوەندیکە بەرژەوەندیت ناوبەر هەردوو ئالیان هەیە عەرب دخوازن سووریە ڤەگەرینش بە ڕەوشا کل سەرانسەری هەرێمی چێ دبێ دخوازن ئێدی سووریە ڤەگەرن وان ئێدی گەهشتەنە باوەریەکێک و سووری نەماکارە ڕێژیما سووریە و گۆوان بانگ پێتکرد نەما ئێدی دچێ ئێدی بوویە دیفاکتۆ و سووریەژی پێدەوی ینی ڕژیما سووری پێدەوی بە ژنوڤ ئاواکردنێ هەیە و حتا گۆ ژنوو ئاواکردن چێ ببێ دەبێن وڵاتێن زەنگین لە هەرێمی تایبەت وڵاتێن کەنداوێ پشتگیریاتە بکن بەرژەوەندیەکە دوعالیە هەم عەرب دخوازن سووریە ڤەگەرین ناو هەمبێزا خۆشبەر و پێویستی بە سووریە و ڕۆڵە سووریا استراتیژی لە هەرێمی هەیە و سووریەژی پێدەوی بە ئالیکاریا دراویە وڵاتێن عەرەباش بۆن و ئاواکردنی هەیە وێ ئالیکار بە ئەف هەموو پێنگاف ئالیکار بن ji بۆکو سووریا حکومەتا سووری یا شامی دەسەڵاتە خۆ ڤەگەرینە سەر هەرێمن و نەهانە دەستی وێدانە چ دەستین کۆمەڵێن چەکداردانە چ دەستی أنا هناك خال هنا هين نمصري ونسعودي ونا إماراتي سروي كيل هفناك مجبر لكن أفحر ولاتي ما بحث عن كر مصر وعربستان السعودية وإمارات بشكل كواليسيون دجي داعش يا بسركش أمريكا أف حرسي ولات بتايبت آليكاريا كمزن بشجريا كردا كرنو وبشجريا بروجيا ريفابريا خسر وهزن سوريا ديمقراطيك لوي هريمي كرنو حتى نها فيدا قيجي بيوندي وان بويا كير هرن قالوا اف آلی آمادنه کو سوریه وگر سوریه بری 2012 برسیا دوی دکه دیه سوریه جی و هناك تنازلات داخله و خالك گرینگ سوریه نما سوریه بریه رژی وک زانه عرب وک زانن و خلک سوریه جی ترکیا بونمونا ولاتك کو اردوی داغری کومالن کو او پشت گریا وان دکنو حتی هناك سربازنوی جی مثلا تركيا عردي سوري داگر كن حتى چند دي آليكار بجبوكو سوريا وينا قبول نكر وينا رد بكا وجارك دي عردي خوفا قرينا شروفكار دي بيجن سوريا د هلوستا سوريا دفي واليدا جيا اردوغان پر بهست رجبركو اردوغان چند جراجي وكو حركز دزانه داخواس كربوكو باواكي راس راس لقال اسد سروكي سوريا بشار الاسد كون ببا لحيانها سوريا دبيجا هين او سقا بيدا نبويكو امجارك دن دروشك نودا لقال اردوغان كون من سوريا دزانه کو ایدی اردوغان به تایبەت جنوها حتا چارده گولانی دما هەلبژارتنێن ترکیە نە ئامادەیەک و خۆبکە کارتێک هەلبژارتنە وتەی خەدەستی ئەردۆگاندە پشتی وێ بەلکی چیرۆکەکە نوبە بەلکی ڕەوشەکە نوبە سیروان گەلکی سوپاس ji بۆ تات و هاتی بەرنامێ هەر جارێکە تووەری بەرنامێ شەرت پشتی بەرنامێ ئەس قەحوایەکی شتڕ بکڕن ئەزی قبول بکەن ji بۆ دەوڵەمەندکردنا بەرنامێ سوپاس جارێکە دی خۆشم سایڵی داهێنان بەرنامەیەکی فەرهەنگی و هونەری بەشی کوردی دەنگی ئەمریکا من ئاسۆ جەبار لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێک دەبمە میوانی ماڵەکانتە لەگەڵمان
گروپی نیمچە سەربازی رووسی بناوێ واگنەر ئیرۆ دوشەمێ گوت کو وان دەست بسەرنیوا باژارێ بەخمود لە ڕۆژهەڵاتی ئۆکرانیادا گرتیە و کۆنترۆلا خوایە یاسایی لەسەر باژار ڕاگەهاندیە لێ کیف ڕادگەهینە و هێزی نوێ هێشتا باژار دەنە و کۆنترۆل لە دەستێواندەیە شەڕێگرتنە بەخمود بەری چەند مەهان دەست پێکرد بە پشتەوانیە وان هێزین واگنەر ji سەربازین رووسی ڕا ئۆکرانیا هۆشداریدایە ئەگەر ئەو باژار بکەوە دەستی هێزیان رووسی ئەوە ئەو دێ دەڤەرەکە گەلک فرەها عەردی خوا ji دەست بدە. یەڤگینی بریکۆژین سەرۆکی هێزین واگنەر لەسەر تەلەگراما خوایە تایبەت گرتەیەکە ڤیدیۆی بەڵاوکردیان نیشان دەدا کو ئاڵایە رووسی لە دەستی وی دێ و دەبێژە کو هێزین وی دێ لەسەر هۆڵا شارەوانیە باخمود وێ ئاڵایە بلند بکن. ئۆکرانیا دەبێژە وان پێتر ji 20 ێریشên وان هێزان شکاندنە. لە باژارۆکێ گۆستۆمێل نێزیک کیف پایتەختی ئۆکرانیا دیسان سەربازین ئۆکرانی سیستەمێکی نوێ بەڕەوانیا عەسمانی تاقی دیکن بە مەبەستا ئارمانجکردنا درۆنان یان فرۆکن بێ فرۆکەڤان و موشەکین کروس لە گۆڕا قۆمانداری هێزین هەوایین ئۆکرانیا سەرگەی نایڤ بە فرەهکردنا تۆڕی گەڕۆکێ چەکی گرانی دژە موشەک و دژە درۆنان گرنگە ji bo bervaniyê jiwan renge êrîşên leşkerê Rûsî. Ukrayna bo civîna welatan serokatiya Rûsyaya di encumena netewên yekgirtî de ji bo meha Nîsanê weke şeqek bi rûmetî de binav kir û tevlî tûrebûna welatên Rojava bû. Mosko rola xwe weke beşek ji dewra mehane ya di navbera 15 welatên endamên encumena ewlekariyê de dike digel peywendiyên wê yên herê lehwaz digel Rojava. ji dema şerê sar ve bi sedema dagîrkirina Ukrayna. Wezîrê derveyê Ukrayna Dmîtrî Kulîba ragihand desthilatdariya Rûsyayê di vê dewrê de şeqek bî bi navçavên civaka navneteweyî her wesa di Twîtterê de nivîsî ez ji hemî endamên encumena ewlekariyê daxwaz dikim ku hewlên Rûsyayê ji bo xirabbikarînana desthelata wê têk bidin û Rûsya weke binpêkera yasayên encumena ewlekariya binav kir. Em dizanin ku Federasyona Rûsyayê hevkariya xwe bi hevalbendên xwe re didomîne yên ku dronên êrîşker ji wan re vediguhêzin. Ji bo şerê li dijî wan pêdiviyek û tora çekên gerok bi doşkên giran bêne berfirehkirin. Ew tîmên çekên gerok li seranserê herêma operasyona Bakur hatine bicihkirin. Da ku bingehên enerjiyên girîng, bingehên leşkerî û yên sivîl biparêzin. Cara dawiyê ku Mosko di serokatiya encumena ewlekariyê de bejdar bû şibata 2022yan bû û got wezîrê derve Sergey Lavrov plan heye di dawiya vê mehê de serokatiya civîna ewlekariyê li ser piralîbûna bibandor bike. Ukrayna daxwaz kiriye ku Rûsya ji civîna encumena ewlekariyê bêderxistin. Amerîka jî her wesa rexneya endametiya mayîn de ya Rûsya di encumena ewlekariyê da kiriye. Em dizanin ku em nikarin her bostek erdê biparêzin. Lê her karê ji destê me têt em dê bikin. Bo pêşveçûna wê egerê hefte ji sedî karê îro dê li rêka Kîev dest pê bike. û em di rêka Çernigê û Samê dabixin. Ji cihê ku dronên şehîda şokê difirin. Ku dagirkerên Rûs hewl didin bi wan me bitirsînin. Linda Thomas Greenfield balyoza Amerika got ku ew pêşbîniya wê yekê dike ku Rûsya bi awayekî profesyonel di serokatiyê te tev bigire. Lê gumanên xwe anîn ziman, xemên xwe jî li dorkiryarên Rûsyayê anîn ziman û gunehkariyên Moskow binpêkirinên mafên mirovan li Ukrayna şermezar kir. Hêlîn Sindî, Dengê Amerîka. Ji demê ku Rûsya dest bi dagirkirina Ukrayna kirî dehan hezar jinan bi xurayî ketina nav hêzên leşkerê Ukrayna ji bo bersîngirtina hêzên Rûsî. Wezareta Berevaniya Ukrayna dibêje heta dawiya sala borî 6,000 jina xizmet leşkerî welatî kiriye. Dengê Amerîka bi dû ciwan xanima re axifte ku berî şerî rojnamevan bûn. بۆ یەکەم جار لە مانگی نۆدا لە نزیک ئیزیۆم چاومان بە مارهاریتا کەوت ئەو یاوەری تیمێکی تەلەڤیزۆنی دەنگی ئەمریکا بوو کە بە دوای تاوانە گومان لێکراوەکانی جەنگی ڕووسیادا دەگەڕان. ئازا و بوێرانە گۆڕێکی بە کۆمەڵی پیشانداین کە تازە دۆزرابەوە. ئێستا ئەفسەری ڕۆژنامەوانیە بۆ فەرماندەی سوپای ڕۆژهەڵات بانکرا بۆ پایتەخت جارێکی تر لە ئۆفیسی ئۆرانیسکا پراودا کۆبینەوە.
کە ڕۆژنامەیەکی ئۆنلاینە و بەر لە جەنگەکە لەوێ کاری کردووە. کاتێک ڕووسەکان لە مانگی 2 ساڵی 2022دا هێرشان بۆ سەر کیف دەست پێ کرد، باوکی مارهاریتە ناوی خۆی تۆمار کرد بۆ خزمەتکردنی سەربازی. خۆشەویستەکەشی بە هەمان شێوە بڕیاریدا هەمان شت بکات و ناوی خۆی تۆمار کرد لە بەرگریکردن لە خاکەکەی. پێم وابوو ئەگەر چەکل بێت دەتوانم شتێکی زیاتر بکەم. نەمدەویست لە ئۆکرانیا بچمە دەرەوە، دەمی شتێکی زیاتر بۆ وڵاتەکەم بکەم. ئەو دەڵێ قورسترین شت لە شەڕەکەدا ئەوەیە هەواڵی مەرگی ئازیزانت ببیستیت. ناترسم بگەڕێمەوە بۆ ناوچەی دۆنێتسک و ئەو پۆستە وەربگرم، تەنها لەبەر ئەوەی بەڕاستی هەست بە ئاسوودەیی دەکەم لەگەڵ هاوڕێی و سەربازەکانم. بەڵام کەمێک قورسە بیر لەگەلەکەم و هاوڕێکانم و باوکم بکەمەوە کە ئێستا لا بەخموتن. خۆشەویستەکەم کە ئەویش جووە بۆ ئەوێ، خزمەتکردن قورس نییە، بەڵام قورسە چاوەڕێی کەسێک بکەی لە بەرەکانی پێشەوە. ئەناستازیا پەیامنێری پێشووی تەلەڤیزۆن بووە، پەیوەندی کردووە بە هێزە چەکدارەکانی ئۆکرانیاوە. خەڵکی خێرسۆنە و دەڵێت بۆ ماوەی 3 ساڵی سوێتی پەیوەندی بە سوپاوە بکات، بەڵام دوودڵ بووە پاش ئەو هێرشە بەرفراوانەی رووسیا شتەکان گۆڕا. لە 24 مانگی دوودا لەگەڵ دەستگیرانە ڕۆژنامەوانەکەمدا ڕۆیشتم کە سەربازێکی لیوای 95 هێرشی ئاسمانی ئۆلێکساندەر ماخۆڤم بردە کۆمیسیاری سەربازی. لە 25 مانگی دوودا پەیوەندی پێوە کردم و گوتی چۆنیت؟ منیش وتم کە ناوم تۆمار دەکەم بۆ سەربازی. پاشان کارەسات هاتوو لە مانگی 5دا دەستگیرانەکەی لە شەڕەکانی ئیزیۆمدا کوژرا. من وا دەمبینی کەسانی وەک ئەو نامرن، پێم وابوو هەموو کەسێک دەمرێت بەس ئەو نا. وە کاتێک تەلەفۆنیان بۆ کردم نەمدەویست کەس گوێ لەوە بێت کە من گوێم لێ بوو، زۆر سەخت بوو. دوای نزیکەی ساڵێک لە بەرەکانی شەڕ دوورکەوتەوە، سەرڕای سەرکەوتنە گەورەکان هێشتا خەم و پەژارەیەکی گەورە دایگرتووە. لەوێ بۆ من ئاسانترە، بە چاوەکانم ڕزگارکردنی ئیزیۆمم بینی، ڕزگارکردنی گوندی دۆڤهێنکی کە ساشا لەوێ گیانی لەدەستا. ئیزیۆم و دۆڤهێنکی هی ئێمەن، بەڵام ئەو واناکات ڕۆحم ساڕێژ ببێتەوە. ئەنەستازیا تامەزرۆی ئەوەیە بگەڕێتەوە بۆ بەرەکانی پێشەوە و دەڵێت سەرکەوتن چ مانایەکی گەورەی هەیە. ئاسۆ جەبار بۆ راپۆرتی میرۆسلاڤا گۆنگادزێ دەنگی ئەمریکا کیف. لەبەرەوەی دەستگەیشتن بە ئاوی پاکی خواردنەوە لە زۆر شوێنی جیهاندا زۆر ئاڵۆز و زەحمەت بووە. کەمپانیەک تەکنەلۆژیایەکی داهێنەرانە بەکاردەهێنێتن بۆ یارمەتیدانی چارەسەرکردنی ئەم کێشەوە بۆ دابینکردنی ئاوی پاک بۆ ئەو کۆمەلگایانە کە کەم خزمەتگوزەریەکان پێیان دەگاتن حتا لە هەندێک شوێنی ئەمریکادا. بەپێی ئامارەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی ئاوی خاوێنی خواردنەوە سەرچاوەیەکی گرنگە و یەک لە کۆی 3 کەس لە جیهاندا دەستیان پەیدا ڕەنەگات. ئەوەش زیاتر لە 2 ملیۆن ئەمریکایی دەگرێتەوە کە بەبێ ئاوی لە ماڵیاندا هەبێت دەژین، شتێک کە کۆمپانیای دیگدیپ قازانجنەویست بۆ یارمەتیدانی چارەسەرکردنی کاری تێدا دەکات. خێزانە ڕەسەنەکانی ئەمریکا ئەگەری هەیە 19 هێندەی زیاتر لە خێزانە سپیپێستەکان سەرچاوی ئاو لە ماڵەکانیاندا نەبێت. ماڵە ڕشپێستەکان و لاچینەکان 2 هێندە زیاترە. نەتەوەی نەڤاهۆ گەورەترین ناوچەی پارێزراوی دانیشتوانە ڕەسەنەکانی ئەمریکایە لە وڵاتەکەدا کە لە سەرانسەری ویلایەتی ڕۆژاوای یوتا، ئەریزۆنا و نیو مەکسیکۆدا بڵاوبوونەتەوە. لە 140 دانیشتوانی ئێرە سەرچاوی ئاو لە ماڵەکانیاندا نییە. واتە زۆر جار خەڵک دەبێت تا 100 کیلۆمەتر ببڕن بۆ ناوشار و بگەڕێنەوە بۆ ئەوەی بەدەستی بهێنن. بۆ یارمەتیدانی چارەسەرکردنی ئەم کەمی ئاوە، کۆمپانیای سۆرس گلۆبال پانێڵی هایدرۆی داناوە بۆ کۆکردنەوەی هەڵم لە هەوا و دروستکردنی ئاوی خاوێنی خواردنەوە بۆ 500 ماڵ. کاتێک هایدرۆپانێڵێکی سۆرس دەبینیت کەمێک لە ئەمریکی خۆری ئاسایی دەچێت، تەنها کەمێک ئەستورترە و ئەوەی دەیکات بریتە لە وەرگرتنی تشکی خۆر و هەوا بۆ دروستکردنی ئاوی خواردنەوەی خاوێن. ئەگەر من تۆ یەکێک لەو پانێڵانە لە سندوقێک دەربهێنین و لە ماوەی 15 خولەکدا لەسەر زەوی دایبنین، دوای نیو کاتژمێر ئەوە دەبێتە پەرداخێک ئاو. هەموو هایدرۆپانەڵێک بە شێوەیەکی کاریگەر سەرچاوەی ئاوێکی سربەخۆیە. ئەوە پێشهاتەیە کە ژیانی نەتەوەی نەڤاهۆ دەگۆڕێت بە تایبەت بۆ ئەندامانی بە ساڵاچووی کۆمەلگاکە. ڕاستێکە ئەوەیە کە وڵاتانی داهات بەرز ئەم قەیرانە نەبینراوانەی ئاویان هەیە کە کۆمەلگاکانی ناوسنوورەکانیان کە سەرچاوی ئاو لە ماڵەکانیاندا بەردەست نییە زۆر جار پرگوێ دەخێن و ئەوەش مایەی قبول نییە.
جولی وەکتەر لە کۆمپانیای دیک دیپ دەڵێت بەدەستهێنانی ئاو بە یەکسانی لە ئەمریکا پێویستی بە ژێرخانی گونجاو هەیە کە بە پێی پێداویستەکانی هەر کۆمەڵگەیەک بگونجێت. وەک دەزانین لە ژیانمدا هەرگیز بیرم لەوە نەکردوتەوە کە ئاوی خواردنەوە بگەێنرێتە ناو ماڵەکەم. شتێکە ڕاست لە بەردەستدایە لەبەری ئەوەی بچیتە واڵمارت و ئاوی خواردنەوەی ناوبەتڵ بەدەستبێنیت. ئەوە نەعمەتێکە بۆ من کە ئەمە بینم. لەگەڵ گۆڕانی کەشوهەوا و چوونەتەمەنی کەسەکانەوە ئەوەی هۆکاری فشارە لەسەر دانیشتوان دابینکردنی ئاوە. وەکتەر دەڵێت ئەوەی پێویستە گەیاندنی گشتگیرە و چالاکانەیە بۆ هەموو کۆمەلگایەک ئەوانەی ئاوی خاوێنی خواردنەوەیان نییە. وریاکاڵێ بۆ جولی تابۆ دەنگی ئەمریکا. بێگومان ئاوا بە خواردنیان بدەستخستنە ئاوا بە خواردنی ئاپاقش ji بۆ هەر کەسێکی جیهانی هەبە مافەکی ئیسروشتیە لێ مەخابن گەلێک جاران ئەم بیسین لەگەڵک وڵاتان ئەو کێشە هەیە و کێشەیە هەندێک هەیە و ئاوا بە خواردنی یا پاقش ناگەهتە هەر کەسی و ژی ئەنجام دەگەڵە خەڵک ژی نەخۆش دەکەوە هەلبەت و بێگومان ژی ئەوژی سەدەما هەندێک و گەلێک شەڕ و ناڕەحەتی لە جیهانی هەنە. بهیڤیا دەمن خۆش سباهی مەجۆڤانە دەگەلەوە بەرنامەکە دیە کورت کوونەکش ناتاوی دەمی هەر شاد و بەختەوەر بوون و خدا حافظ.